ما احد ما يموت بەڵێ بەڕاستی بەرزبوون نرخی کاڵا و شمە کاریگەرێکی زۆر خراپی لە بازار کردووە و هاوڵاتیان زۆر نیگەرانن لەم نرخە ئەم نرخە لە کەیەوە بەرزبوو لەو کاتێکەوە بانقی مرکزی عێراق نرخی دۆلاری بەرز کردەوە 25,000 زیادی کرد شتومە گران بوون لە قۆناغی یەکەم لە قۆناغی دووەمە ئەم ئەزمە ئابووریە جیهانی کە پاش شڕی ئۆکرانیا هاتە ئاراوە دیسان شمەک و کاڵا بە شێوەیەکی بەرچاو گران بووە زۆرێک لەو بەرهەمی کە لە بازار ئێمە هەیە لە دەرەوەیەت کەمێکی ناوخۆیە هەچەند ئێستا ناوخۆیەکەش بەڕاستی گران بووە ینی شمەگەیە کیلۆی لە 500 دینار زیادی کردووە 10,000 دینار شمەکمان لایە کیلۆی 5,000 زیادی کردووە هەیە 10,000 زیادی کردووە بەردەوا ئەم نرخە زیاد دەکات لەبەر پێداویستی هاوڵاتیانیشە هاوڵاتیان مەجبورن بێن ینی بیکڕن ئەو کاتە بەڕاستی کاتێک کەسی لە کاشتەکە گران بووە ناشار نایکڕ یا ڕژەیەکی کەمەکرێت لە باتی کیلۆ بکرێت چالێکێکەکڕێ و معاملەکردن و مامەڵە و ئەو شتانە بەڕاستی زۆر بووە خەڵک زۆر مامەڵی شتەکات هەردەیە بە نرخی جاران دەستی کەوێ تیوە یعنی ژیان هەیە گۆڕانکاری زۆری بەسەرایەت لەوەتیوە من فامم هەیە شت هەر بەرەو هەڵکشانە ڕات شت هەر گرانیە شەکرە برنجە ڕۆنە هەر ڕۆژێ و هەر ساڵێک سحرێکی خۆی هەیە هاوڵاتی هەرچۆنە ئەبێ ڕای کێشێت شتەکە بۆ بەعام لە دەستی کەسان نییە ئەوە حکومەت مەگەر خۆی چارێکە ئەگەر حکومەت نرخی شتەکان دابەزێنێ ئیشی ناڕەوە بازرگانەکە بۆ خۆی میلەتی ڕاهێناوە لە نەوەدەکانەوەتمە حکومەتی کوردی ئەمە حکومەتی کوردی بینیمان لە غازە لە بانزینە لە نەوتە لە بایعیە لە هیچە یعنی لەوەتیوە من هەموو من فامم هەیە شت هەر لە هەڵقشانایە وەڵی بۆ بێپیلانی حکومەت لە ڕادەبەدەرە یعنی وەکو ئەوەی کە دەوڵەت بێپلانە لە ڕادەبەدەرە ئیهمالی حکومەت بەرامبەر بە خەڵک بەڵام وەکو گەڕانەوەی شت گرانبوونی شت علاقەی بە وشکە ساڵیوەیە ئەمجا و شەڕانەی تریش کە ئێستا ڕووەدا لە ئۆکرانیا و ڕووسیا و ئەم شەڕانەی کە خەریکە گەورەترە بێ ئەوەش هەر تەسیری زۆریە چونکە ئۆکرانیا سەبەدەی خۆراکی نیوەی عالەمە کێشانە زۆر قورسیش نین واغ لەسەر خۆی و خەڵک قورسیەکە ئاسانگاری بۆ خەڵکە بۆ ئەوەی کە نەها خەڵک سەری لێ تێکچە و نە حکومەتی تێکچێ بەڕاستی وەکو جەنابتان ئەزانن گرانبوونی نرخ ڕەبتی بە زۆر فاکتەرەوە هەیە کە ڕەنبێ بەشێکی زۆریان لە توانای ژوورە بازرگانیەکان یا تەنانەت لە توانای حکومەتی هەرێمیش بەدەربێ لەبەرەوەی کۆمەڵی فاکتەر بوونەتە هۆی گرانی لە ساڵی پارەوە هەتا ئێستا بۆ نرخەکانی کێلاوانە دابەزینی نرخی دینارە بەرامبەر بە دۆلاری کێلاوانە شەڕی ئۆکرانیا کێلاوانە وشکە ساڵی لە ناوچەکانی بەرهەمهێنانە کێلاوانە بەرزبوونەوەی نرخی نەوتە ئەوانەش هەمووی فاکتەر بوون بۆ ئەوەی کە نرخی خواردەمەنیەکان بە شێوەیەکی گشتی بەرز ببنەوە بەنسبەت ژوورە بازرگانەکانەوە ڕاستی ئیشی ئێمە ئەوەیە کە جوڵەی بازرگانی پەرە پێ بدەین ئەوانەی کە لە ژوورە بازرگانەکانە ئەندامن فرسەتیان بۆ ڕێک بخەین کە لەگەڵ بازرگانی دەرەوە پەیوەندیان هەبێ ئێمە لەو بارانەوە ئیشی خۆمان کرد و پێشنیارکردنە بۆ حکومەت کە چی بکە بۆ ئەوەی بازار ڕێک بخاتەوە یا گرانی کەم کاتەوە لەوانە ژوورە بازرگانەکان تەوان دەستیان هەبوو پێشنیاری خۆیانیان هەبوو بۆ حکومەت بەڵام ئەوەی کە خواردەمەنی نرخی خۆراک بە شێوەیەکی بەرچاو بتوانرێت دابەزێنێ بەڕاستی ئەوە لە توانای ینی ئێستا دەوڵەتانیشانە لەبەر ئەوەی ئەم تەوژمەی گرانبوونی خواردەمەنی هەموو دنیای گرتوتەوە و زۆربەی وڵاتەکان تایە دەسەوسانن لەبەرەوە لە ئیمکاناتی مەحدودی خۆمان ئێمە وەکو پێشنیار و وەکو هەوڵمان هەبووە بەڵام ئەوەی کە ئێمە بتوانین تەسیرێکی حەقیقی لەسەر بازار دروستکەین شتێکی وا نە لە توانای ئێمە نەتەنها لە توانای حکومەتی شاهێشی لەو جۆرە بکە.